سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش پاش 3 ساڵ لە ژیان ئاوایی سەرۆک مام جەلال، سڵاو لە گیانی پاکی سەرۆک مام جەلال، سڵاو لە ڕێبازی سەرۆک مام جەلال، سڵاو لە یەکێتێکی سەرۆک مام جەلال. بەڕێزان، لەم بەرنامەیەدا گفتوگۆیەکی کورت لەسەر چەند تەوەرێک و چەند گرنگی پێدانێکی سەرۆک مام جەلال دەکەین لە بوارە جیاوازەکاندا، چ لە سەردەمی شاخ بۆ سەردەمی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و سەردەمی شار و سەرۆکایەتی لە عێراقدا. هەمیشە سەرۆک مام جەلال دەڵێت کە ئەو کەسانەی دەمرن دوو ڕێگا لە بەردەستیاندایە، یا ئەوەتە ناوێک جێ دەهێڵن لە دوای خۆیان کە هەمیشە جێی شانازیە بۆ گەلەکەیان، بۆ خۆیان، بۆ خانەوادەکەیان، بە پێچەوانەشەوە کەسانێک هەن دەکەونە جێی نەعرەتی خەڵک و کەسوکاری خۆشیان. سەرۆک مام جەلال ڕوحی شاد بێ، ئەو بە فیزیکی بەلاشەی جێ یەشتوین، بەڵام بۆ نیشتیمان پەروەر و نەتەوە پەروەرەکان، بۆ کوردە دڵسۆزەکان، بۆ یەکێتە پاک و بە ئەمەکەکان هەمیشە ڕێبازی مام و فەلسەفەی مام و بیرکردنەوەی مام و خزمەتی مام بۆ سەرجەم چین و توێژەکان ماوە و دەمێنێت. لەم بەرنامەیەدا گفتوگۆیەکی تێر و تەسەل لەسەر گرنگی پێدانەکانی مام بە ڕاگەیاندن و چاپخانەکان، بە زانکۆ و خوێندن و پەروەردە، بە مافی مرۆڤ و بە بواری یاسایی و بە سەربەخۆی دادگاکان دەکەین. بەڕێزان، هەرێک لە بەڕێزان سەعدون فەیلی پێشمەرگە و ڕێخستنی دێرین، دکتۆر شێرکۆ مەنگوڕی مامۆستای زانکۆ، عومەر عەبدوڕەحمان وەکو پارێزەر لەم بەرنامە تایبەتەدا گفتوگۆ ئەکەین. زۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیەدا. هەر یەک لە ئێوە بەڕێزان حەز دەکەم بەپێی ئەو ئەزموونەی کە هەتان بووە و بەپێی ئەو ژیانی کە بینیوتانە، جا لە نزیک بێ یان لە دوور لەگەڵ سەرۆک مام جەلالدا، لە دوای 3 ساڵ لە ژیان ئاوایی سەرۆک مام جەلال هەریەکە و کاتێکتان هەبێ قسەیەک لەسەر ئەم یادە بکەن. کاک سەعدون فەرموو بەڕێستا. سپاس. یعنی ئەمە مام جەلال پیاوێکی زۆر گەورە بوو، زۆر عەزیم بوو، کورد سەرکردەیەکی پڕ توانە و پڕ ئەزمون بوو. بۆیە بەداخەوە دوای کۆچی دوای ئەو 3 ساڵە ئێستا وڵات عێراقە وە کوردستانە، ئەوە تەنانەت ناوچەکەیە وا لێ هات. هەرەوە بڵم هەزار سڵاو لە گیانی پاکت بە مامی گەورە و جەنابی مام جەلال و سەرکردەی گەورە و پێ بڵم کە بەداخەوە بەڕاستی دنیا پاشت و خەراباتە، تەمەنا ئەکەین لە محنەتە دەرچین و یادە جانانەکەیت و بە پشکتاتر و گەورەتر ڕابگرین. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس بۆ تۆش، زۆر بەخێربی کاک دکتۆر. سپاس بۆ دەرفەتە. ئەمڕۆ لە بەردەم پرسێکی مێژوویی، پرسێکی گەورەی کوردایەتی، کەساتێکی گەورەی کاروانی کوردایەتی و کاروانی ئازادی، ئەتوانم مام جەلال لەو دوو سیفەتە کە جگە لە سیفەتەکانی تری کە کەساتێکی گەورە لەو ئاست و لەو توانایە، مام جەلال ئەو کەساتێ بوو کە لە خۆی نەگۆڕا، بە سادەی خۆی مایەوە، بەو کەساتی کە دۆستایەتی و هاوڕێکانی هەرگیز لە هەموو ڕۆژگارە تەنگەکان بەجێ نەهێشتووە. کەساتی مام جەلال کەساتێکی کاریزمایە، بە قسەی ئێمە نییە، بە قسەی هەموو ئەوانەی کە لە مەحفەلی نێودەوڵەتی دنیای قسەیان لەسەر مام جەلال و کاریزمای مام جەلال کردووە، بە ئومێدی ئەوەی کە ئەو یاد و یادەوەریانی مام جەلال هەمیشە لە بەرزیا بێت، هەمیشە ئەوەی کە ئەو چاندوێتی بەرهەمێکی باش ئەوانەی کە ئەیدورنەوە بە باشی بیدورنەوە. ئەو بیر و بۆچوونە زۆر جار خۆی باسی ئەوەی دەکرد کە وت من ڕێبازم نییە، بەڵام کۆمەڵێک دسپلین و کۆمەڵێک مەبادیئی کوردایەتی و دسپلینی حزبایەتی داڕشت کە لادان لای لە لێ هەر کەسێک لێ لا بدات ئەستەمە، بە ئومێدی ئەوەی کە بتواننەوەی تازەی هاتووی کە ئێستا کەس ناتوانێت شوێنی مام جەلال پڕکاتەوە بەڕاستی، بتوانن بەشێک لەو دسپلین و لەو مەبدەئانەی مام جەلال هەر بزندوی ڕابگرن. زۆر سپاس کاک دکتۆر. کاک عومەر. سپاس بۆ جەنابەت کاگارام، سپاس بۆ ستافی بەرنامەکەت. من خۆم زۆر بە شەرەفمەند دەزانم ئەمڕۆ کە بەشداری ئەم پرۆسە مێژوویە گرنگە یادی پیاوێکی گەورە، سەرکردەیەکی گەورە، نیشتیمان پەروەریی گەورە، دڵسۆزێکی گەورە، خەباتگێڕێک کە لە سەرەتای ژیانیەوە وازی لە هەموو خۆشی و ئارامی و هەموو شتەکانی ژیانی هێنا لە پێناو خەباتکردن بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەیە.
من زۆر خۆم بە بەختەوە دەزانم کە بەهۆی کار و پیشەی خۆمەوە توانیومە چەند جارێک سەردانی ئەم سەرکرددا دڵسۆزە گەورە لەبیر نەچووە ئەو کاریزما گەورەی کە سەدا و دەنگێکی هەندە گەورەی هەیە کە بڕوام نییە چیتر جاری چکە لەبیر بچێتەوە ئەگەر دەیان و سەدان ساڵیکەی بەسەر کۆچی دوایە و بەجێهێشتنەکەمان ببێت. مام جەلال سەرکردێکی هەندە دڵسۆز و گەورە بوو لەگەڵ هەموو چین و توێژەکانە بەدڵی هەموو چین و توێژەکان بە مستەوای هەموو چین و توێژەکانی گەلی کوردستان هەڵکردن و دۆستایەتی و دڵسۆزی ئەنوان. مام جەلال من چەند جارێک سەردانیم کردو زۆر مام جەلال بێ لەوەی کە کاریزمایەکی سیاسی پیاوێکی سیاسی پیاوێکی نیشتیمان پەروەر پیاوێکی دادپەروەر پیاوێکی دۆست یاسا دۆست پیاوێک بوو ئیمانی بەوە بوو کە یاسا سەروەر بێ یەکسانی بەردەوام بێ مافی مرۆڤ پارێزراو بێ بەبێ جۆدانە ئەوەی ئەم کەسانە چی من لە چێفی ئەیە بن بیر و باوەڕیان چۆن چۆنی بێ مام جەلال بیر و باوەڕی ئەمەندە فراوان بوو ئەمەندە گەورە بوو مافەکانی مرۆڤیس لە سەر و هەموو مافێکیکەوە سەی دەکرد. مام جەلال سەرکردەیەکی بیر نەچووە مام جەلال سەرکردەیەکی گەورەی گەلی کوردە هیوادارین و داواکاریشین ڕاستە هیچ کەسێک ناتوانێت جێ کەسێکیکە بگرێتەوە نەک هەرمام جەلال کەسەکانی کەش بەڵام ئەکرێ لەسەر ڕێباز و ڕێنمایەکان و نەسیحەتەکانی برادەرانی کار بەدەست ئەوانەی لە دوای جەنابی مام کار بەدەستن ئەو چەتەی کە مام جەلال گرتووە دەستی ئەوی هەموو لە ژێر چەترێک کۆبنەوە ئەو چەپکە گوڵەی کە بەدەستی ئەو گرتبووی و ئێمە لە ژێریا ئەژیاین و بۆنمان پێوە کرد هیوادارم بە هەمان نەفسیەت بە هەمان ڕوحیەت بڕوات بەڕێوە و چەترەکەی مام جەلال و چەپکە گوڵەکەی پێشەنجی هەموو لایەک بێت. توارە زۆر بەخێر بن دەشبەدێ و ناوەڕۆکی بابەتەکان کاک سەعدون ئێوە لە ژیانی پێشمەرگایەتیدا لە سەردەمی شاخدا تەبعاً یەکێتی گرنگی زۆری لە سەردەمی شاخیشەوە بە بابەتی چاپەمەنی و ڕاگەیاندن و بڵاوکردنەوە داوە. نامیلکەکان بڵاوکراوەکانی سەردەمی شاخ شایەتی دەری ئەمەن و ئێزگەی دەنگی گەلی کوردستان و دواتریش بۆ کەناڵی گەلی کوردستان و ڕۆژنامەی کوردستانی نوێ ئەمانە هەمووی دەست پێشخەری و سەرەتاکی لای یەکێتی نیشتیمانی کوردستان و بە پشتیوانی ڕاستەوخۆی سەرۆک مام جەلال بۆ دەمەوێت سەربوردەیەک لەسەر چاپخانەکانی شاخ کە ئێوە سەرپەرشتی بە تایبەتی چاپخانی برایم عەزۆ ئەوانی تریشتان کردووە و ڕۆڵی سەرۆک مام جەلال لە بنیادنانی ئەم چاپخانانە لە پشتیوانیکردن لە کادری چاپخانەکان چۆن بووە چ کاریگەریەکی هەبوو سەرۆک مام جەلال؟ بەڵێ جەنابی مام جەلال خۆی ڕۆژنامە نووس بوو خۆی نووسەر بوو بێجگە کە پیاکی سیاسی و خاوەن فکر و خاوەن دیدی تایبەتیە بوو بۆیە پێوا بوو بەکو ئەو دوانەی چەک قەڵام یانی بێ قەڵام چەک بەتەنیا ناتوانێت هیچ بکات بۆیە بەڕاستی ئێتیمامێکی زۆر گەورە یعنی ئێمە لە شاخ بووین چ لە قەندیل بێ چ لە دۆڵی جافایەتی بێنان ئێتیمامێکی زۆر گەورە و پارێکی زۆر سەرف کرد بۆ ئەوی چاپخانەی باشمان دەستکەوێ بۆ ئەوەی جەهازی باشمان دەستکەوێ بۆیە مەسە من لە بیرمە لە 1986 تا پاش مفاوەزات لەگەڵ حکومەت 85 تقریبا 70 طن کاغذمان کڕی کاغذ لە شارەوە بە وەختی خۆی برادێکمان نەبوو کاکو شێرحامێد ئەو ناررا چوو هینای تقریبا بە 2 ساڵ سەرفمان کرد بە ساڵی 1986 ئێمە 174 عنوانمان دەرکرد تەبع کرد لە شاخ 174 بۆیە احتیمامێکی زۆر گەورە باوەیەدا خۆی ینی هەفتانە ئەگەر ڕۆژانە بۆ بکرە هەفتانە داوای کرد لە ئێمە راپۆرتی بدەینێ چیمان کردووە چیمان نقصانە چیمان من خۆم بەش بەحەڵە شەرەفی ئەوەم هەبوون طبعاً دائما لە هەفتەی عەلەقەل جارێک دوو جار لە خزمەتی ببمەوە توجهاتی لێ وەرگرم و حتا تەسەوری هەبوو بۆ تەسمیمی جەریدەکان و کتێبەکان و ئەوانە پیاوێکی ئیمانی بە فکر بوو ئیمانی بە قەڵەم بوو حتا وەختی خۆی کە شتیان دژی شۆڕەشە نووسی و نەیویسترەت فعلی
عنيف ويا شد بدري من لبين ما كاتي كاك فرحمد بي محمد مكري كتابك يدرك اللي هشتاو دوب وهشتاو يكبو صقور هشتاو يكبو نسران تشون دوان لما مجاك اجراءات يصلي بكره ما مجاوتي بو او قلمي بعيمينا ومش قلمي بيني اگر طوب كذا طبعا بطوب لي ما مدام بطوب لي دي بقول له بقلم مش قلم انا جوابي قلم ثاني مش قلم انا جوابي يدين بويا ايماني بفكر بو ايماني ب نسينهم بو ايماني باعلامهم بو اهتمامي كي زور قبري باذاعه دا اهتمامي بويا هركه هاتين بو سليماني باش رابرين يكسر توجيهاتي تقديم يمكن كتلفزيون دائما تلفزيوني قالي كردستان راديو قالي كردستان كراديو راديو كا خلق من رولي كي زور قريني ابو تشلا رابرين تشلا اما همي باور كان يعني همي توجيهاته دقيق واهتماماتي جناب امام جلال شكاك سعدون بوو رەخسەکانی شت پێ دەبڕم بەڵام هەر لە سەردەمی شاخات چەند چاپخانەیەک بوونی هەبووە بەدەر لە چاپخانی مرکزی برایم عەزۆ چەند چاپخانەیەکی تریش بوونی هەبوو مام جەلال بۆ هەموو چاپخانەکان وەکو یەک گرنگی دەدا و ئایا ئەم فرەیە لە چاپخانەی بۆچی بوو لە سەردەمی شاخات خۆی دائما وایە کرد هەموو هێنکەکان لە یەک سەبەتە دانانەی یعنی ئیمانی بەوە بوو مەسەڵەن ناوەندی کۆمەڵا وەختە هەبوو خۆیان چاپخانەی خۆیان هەبوو ئیتر خۆی ناوەندی کۆمەڵە خۆی چۆن تەرتیب ئەنەکەی کرد بەڵام ئەگەر پێویستی بە دەعم بووایە لە چاپخانەی مرکزی ئەمریە کرد ئیمە دامیەوە بۆ ئێمە کتێبمان بۆ کەمەڵە تەبع کردەوە بۆ ناوەندی شۆڕژگەرە بۆ شۆڕژگەرمان تەبع کردەوە حتى بۆ ئەحزابەکانی حزبی شیوعی ئەحزابی قومی عەرەبی لەو منطقە بوون کتێبیان هەبوو بەیاناتیان هەبوو ئێمە تەبعمان نەکرد ئێمە تەوزیع ماکرد مەسەڵەن ئێمە او لو شهر جريد يكمان هو صوت الاسبوع انصاتي مركزي اما منا ما تواني همو رجل براسي راديو وتسجيل لما دانا همو اذاعه كان جل بنجا اذاعه حتى تنانت ما مجال دواكل مراقبه بخير نسال اذاعه موسكو يوم اخباري اذاعه مجال زي وقت خدنا زاني اتحاد سوفيتي بو يعني عندما اشتكاني لا بشتي هيك خبري طازيت انا خبري بيشمانجي انا تو هل ايوه قيلاك ايوه هل بين وسنو بوما بينا كيف بس معك كيف بس ايمانك شلون باسي قضيه كرده كان دائما اطلاعك زور قبريها ابو لا لصار صحافي عالمي صحافي عربي وهولي اداء نسخ لو صحافنا بو امام بيت بينار بومانو بيخنوا اقلها هني لجانب فنيه وجانب فكري كلا بكري استفادة يمكن استفادة بين وهي مراسيم امام جلال خوي خاون قلمي برش يعني يعني وخوي منتج بو لانه رايحين فكروا ديانا خدها زاني او وقت همو سركدايتي جيتي يعني زور بيان كنا كاك فريدونا كاك نشورانا كاك كان زور بيان اشتيان انوسيو واشتيان انا كرد وهي مراسية كيتي او وقتها معروف بوي اهتمامي بالثقافه وبقلمه بهيني دان لسر او ان الرباطه وجناب امام جلال خوي يعني عرابي او كاربو زۆر باشە دەست خۆش بێ دواترە گەڕێمەوە بزانین کە لە سەردەمی شاخ مام جەلال چۆن گرنگی بەو کادرانە داوە کە لەو بوارەیە کاریان کردووە ڕۆڵی مام جەلال لە بڵاوکردنەوەی فکر لە سەردەمی شاخدا چۆن بۆ چپێگەیەکی هەبوو ڕۆڵی مام جەلال کاک دکتۆر قسەیەکی بەناوبانگی سەرۆک مام جەلال هەیە کە هەر بە دەرگای زانکۆی سلێمانیشەوە هەڵواسراوە دەڵێ گەر سیاسەت مەدار نەبوومایە حەزمە کرد مامۆستای زانکۆ بم ئەمە مانای ئەوەیە لە هزری سەرۆک مام جەلالە لە بیرکردنەوە و ژیانی سەرۆک مام جەلالدا مامۆستای زانکۆ شتێکی گەورەیە کەسایەتیەکە کە دەتوانێت ئاراستەی ڕووداوەکان بگۆڕێ و کاریگەری لەسەر کۆمەڵگە و چینەکانی کۆمەڵگە جێبێڵێ بزانین مام جەلال بۆ بواری خوێندن و خوێندنەوە بەدەر لە بواری خوێندنی باڵا و پەروەردە هەر بەگشتی بۆ خوێندن و خوێندنەوە لای تۆ ڕۆڵی مام جەلال چۆن دەبینی پێ دوایە سەرۆک مام جەلال ئەو گرنگی پێدانانی کە لە شاخەی بۆ چاپخانە بۆ بڵاوکردنەوە بۆ نامیلکە بۆ هەر بابەتێکی دیکەی لە ئەنساد وەکو کاک سعدونیش باسی کرد هەموو بابەتەکانی دیکە ئەمە مانای ئەوەیە کە سەرۆک مام جەلال ویستوێتی لەگەڵ پێگەیاندنی کادری چەکداری بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکدارانە پێویست بۆ کادری فکریش هەبێ خوێنەواری گەورە دروست بن کە لە ئایندەیە ئەمانە خزمەتکار و بەخێوکەری کۆمەلگا بن
بەڕاستی کە باڵین کاریزما مامجلال کاریزما ئەو دەستەواژەیە کە بەو سەرکردێ ئەوترێت کە لە هەموو کایەکانی کۆمەلگا لە هەموو کای فکری و فەلسەفی و تیۆریەکان ڕۆڵێکی بەرجەستەی هەیە هەڵوێستێکی هەیە مامجلال کە باسەکرێت لەو کاریزمایی خۆی لە بواری پێشمەرگایەتی بیگری بۆ خۆی داستانێک ئازایەتی و قارەمانی لە شەستەکانەوە کە چی کردو کە ئەمر بەتالیۆن بۆ کە چ دەورێکیە بۆ لە شۆڕشەکان و لە شەڕەکانە مامجلال بگری وەکو نووسەرێک وەکو قەڵەمێک نووسەرێکی بەبڕشت بتوانایە مامجلال وەکو ڕووناکبیرێک کە لە بەجای شەعر و ئەدەبا جەواهیری هەمووی لەبەرە جەواهیری ئەو شاعر گەور و باڵای عێراق کە شعرەکانی بەڕاستی ئەو زمانێک کە ئەو پێ ئەنووسێت کەم کەس هەیە کە لەو زمانە قوڵە بگات مامجلال شعرەکانی ئەوی لەبەر لە بواری ڕۆژنامە نووسی وەکو کاک سعودون باسی کرد مێژوویەکی دوور و درێژی هەیە لە بواری ئەوەی کە کاریزمای مامجلال کە باسەکەین کۆمەڵێک دروشمی بەرز کردبووە کە ئەم دروشمانە لە پشتیەوە فکرێک هەبوو بۆ نمونە نان و ئازادی لە سەردەمی شاق بۆ ڕووناکبیران و ڕۆشنبیران کە هاتەوە شار سیاسەتی خانوە قوڕەکان بۆ ئەمەی کە سیاسەتی چەپکە گوڵ کە باس کرا ئەمانە هەمووی لە پشتیەوە فکرێکی ژەکە ئەم فکری مامجلال لە کوێ هەڵقوڵاوە سەرەتای مامجلال لە 45 لە 45 لە چلەکان ئاەت 45 لە گەنجێتی کە گەنجە تەلەبەی ابتیدایی ئەمانن ڕێکخراوێک دروست دەکات ڕێکخراوی هاندانی خوێندنەوە کە ئەمە لەم سەرەتاوە ئەم کەسە دروست ئەەکەیت لە ناو دنیای کتێب و فەزای کتێب و فەزای بیرکردنەوە بەتەکیت ڕۆڵێکی لێ دەرەچێت ئەو کەسایەتە سیاسی و ڕووناکبیری کە دەرچوو بەڕاستی ئەو ناوەندەی کە مامجلال زۆر زیاتر کە من متابعەمان بۆی هەبوو کە لە دیارەکانی ئەمان بینی هەمووی ئەهمیەتی خۆی ئەدایە جیاوازی ناکرد ئەو کە لەگەڵ هێزی پێشمەرگەدا ئەنیشت بۆ ئێزانی خۆی یەکێکە لەو ئەندامی پێشمەرگانی کە دانیشتو بەو نەفەس و بەو ڕوحێتە لەگەڵ ئەعلامی و ڕاگەیاندکار و ئەمانە کە دا ئەنیشت هەموو جارێگەی وت کە لەگەڵ ئێوە دانیشت مێشکم زاخاوە درێتەوە لەگەڵ مامۆزانی زانکۆ لەگەڵ ئەکادیمیستەکان لەگەڵ پارێزەر و لەگەڵ یاساناسەکان ئەم تەساویە لە مامەڵەکردنیە فەزلی کەسی بەسەر ئەوەی ترانە ئەدا بۆیە سەرکەوتوو ئەو توێژەی بەسەر ئەو توێژانە خۆی یاساناس بوو مێژوویەکی گەورەی هەیە لە مەجای یاسا کە ڕەنگە سا دەرفەت نەبێت چکە و کاتەی هەندێک شتی لێجێڕنەوە کە کاتێک کە خوێندکار بوو لە کولێی قانونی جامعی بەقا ئیمکانیەتی ئەو لە هەموو بوارەکانە هەبووە بەڵام لەگەڵەوەی ئیمکانیەتە نەیهێشت بوو باڵانسێکی ڕاگررت بوو هەمووی بە یەک چاوسەیرێت کای زانکۆ کە یەکێک بوو لەو بوارانەی کە هەمیشە خۆی ئەوداڵی بوو حەزی دەکرد کە هەردەم یەکێک بولەوانی کە لە دوای ڕاپەڕین سەرمەشقی ئەو کەسایەتی و سیاست مەدارانە بوو کە زانکۆی سلێمانی دروست کردەوە خۆی دەوری ئەبوو متابعی هەبوو بەردەوام ئەو لیژنەیە کە هەبوو خۆی سەرپەرشتیە کرد چی کرات چی نەکرات تا ئەو زانکۆی و ئەو سەرخە گەورەی دروست کردو جارێشتر لە هەموو یادێکی زانکۆی سلێمانی مامجلال تەواجودی هەبوو ئەگەر حاڵەتێک هات بێتە پێشەوە یادی بەخێر کەمال خۆشناو سەرۆژی زانکۆ بوو دووسێشتی لەسەر جەناوی مامجلال باسە کرد کە ئەیوت حەزی کردووە بێت لەگەڵمانە لەگەڵ ئەنجومەنی زانکۆ کۆبێتەوە ئەوت هات کۆبوونەوەیەک هات ئەمیدەکان هەمووی دانیشتون کۆبوونەوە دەستی پێکرد مامجلال ملاحەزاتی هەبوو لەگەڵ ئەوەشە پەرۆشی خۆی نیشانەدا بۆ دەوری عەمیدێک کە ئەبێت چی بێت لە ناو زانکۆیە عەمیدی کۆلێجێک کە ئەبێت چ قورسایەک و کاری مامۆستای زانکۆ ئەبێت چ پێگەیەکی هەبێت لە ناو کۆمەلگا و لە ناو خوێندکار و زانکۆ بەردەوام تەرکیزی ئەو لە کۆبوونەوەکانی کە لەگەڵیان دانیشتون احتیمام بدەن بە مەسەلەی خوێندنەوە هەر مامۆستایەکی زانکۆ ئەو بیرکردنەوەی مامجلال وا بوو هەر مامۆستایەکی زانکۆ ڕاستە هەڵگیری پلەیەکی زانستیە بەڵام ئەو پلە زانستی خزمەتی ناکە ئەگەر بێت و ئەم مامۆستا دابڕێت لە متابعەکردن و لە خوێندنەوەی بۆیە بەردەوام هانی هەموو مامۆستاکانی ئەدا هانی ئەدا کە کتێبخانەکەیان دەوڵەمەند و دەوڵەمەندتر بکرێت کۆبوونەوەی کرد هەموو مانجێک مامجلال کۆبوونەوەیەک دوو کۆبوونەوەی هەبووە ئەنجا لەگەڵ پارێزەرانە حاکمەکانە لەگەڵ میدیاکارانە لەگەڵ مامۆستایانی زانکۆیە ئەم تەبیعەتە تا کۆچکردنیشی هەر بەردەوام بوو کە ئەمە وای کردبوو بڕێنمایەکان ئەگەیشت بۆ چوونەکان ئەگەیشت بەرچاوڕوونیە کە بوو لە خوارەوە کە چۆن ئیش بکرێت بە چه ئاڕاستەیەک ئیش بکرێت ئەمە مامجلال لە بواری زانکۆشاکە خۆی با یەکێک لە داکۆچی کاری سەرخستنی پرۆسی خوێندن ئەدا خۆشی هەمیشە ئەو
ئاستە باڵایی چ لە زمانی عەربی چ لە زمانی کوردی نووسەرێکی بەتوانا بوو لە زۆر شت هەیە کە بەسەر من لێرە ئێستا ئەمە نمونەیەکە لە دەستنووسی خۆی مام جەلال کە ئێمە لە کوردستانی نوێ بووین چی شتی بۆ ڕاستەکردینەوە بۆ نمونە داوای لێکردوین کە ئێوە ئەنووسن کەلیمەی دیبلۆماتکار ئێوە تانتان خستۆتە پشتی دیبلۆماتکارانتان لە جیاتی دیبلۆماسی عەربی بەکارهێناوە باشە پێم خۆشە ئەو وردەکاریانە بە تایبەتی کەلیمەی دیموکرات مەسەران حەزەکەم ئەو وردەکاریانە باس بکەیت چکەوە نیشانەی ینی بەدواداچوون و وردی سەرۆک مام جەلال بۆ تایبەتی میدیا حەزەکەم ینی لە دوای ئەم پرسیارانە قسەیەک لەسەر قۆناغی ڕاپەڕین و دوای ڕاپەڕین و گرنگیدان بە ڕاگەیاندن لەو دۆخەیە بکەین کە ئەوانە حەزەکەم بە نمونە هەندێکی باس بکەی سپاس دەکەم وەکو کاک دکتۆر شێرکۆ وتی کاک عومەر ینی سەرۆک مام جەلال لەگەڵ هەموو چین و توێژەکانە مامەڵەی ڕاستەوخۆی هەبووە تەنها تەوجیهکردن و تەلەفۆنکردن و نووسرا و ئاڕاستەکردن نەبووە لە هەچ دۆخێک هابوو بێ لە سەرقاڵترین کاتەکانی ژیانیا بوو بێ چین و توێژەکانی فرامۆژ نەکردو دەجێڕنەوە کاتێک کە سەرۆک کۆمار بووە لە بەغدا لە وەرزی پاییز و زستانە ڕۆژانە داوای کردو کە شوهای کوردستان چۆنە چەند باران باریوە چەند بەفر باریوە پلەی گەرما چەنە پلەی ساردی چەنە ڕادەی شێ چەنە یعنی تەنانەت ئەو کەسەی دەیگێڕێتەوە ئەڵێ بۆی بەراوردەکردن ئەویت پار ئەم کاتە کاک دکتۆر شێرکۆ زۆر گرنگە ئەی پار ئەم کاتە ئەوەندە ملیم باریەوە ئەم ساڵ بۆ بەوەنە ینی سەرۆک مام جەلال تەنانەت بیرتیژەکەشی وە گرنگی پێدانەکەشی ئاوا بووە لە ڕووی یاساییەوە بۆ مافپەروەران بۆ پاراستنی مافپەرۆران و پاراستنی سەروەری یاسا ئەگەر بگەڕینەوە بۆ سەردەمی شاغ و بیگەینە قۆناغی ڕاپەڕین حەزەکەم قۆناغی ڕاپەڕین بە جۆرێکتر باسکەی بۆی ورتر بچیتە نایەوە بەڵام سەرۆک مام جەلال لەگەڵ یاسایە ئەگەرچی خۆی مافپەروەر بۆ پارێزەر بووە بۆ مافپەروەران چۆن بووە چۆن تەعاملی لەگەڵ کوردون چۆن لێتان نزیک بۆتەوە چۆن ئاراستە کراوە ڕۆژێک بۆ مناقەشە لەسەر بابەتێکی یاسایی دروست ببێ لە نێوان مافپەروەران و سەرۆک مام جەلال تێگەیشتێکی جیاواز هەبوو بێ چۆن مامەڵەی کردووە سپاس من ناچمەوە تەفاسیلی جێڕانەوەی ئەو زاتە گەورەیە و ئەو مێشکە فراوانە و ئەو دڵسۆزیەی کە یادی بەخێر جەنابی مام جەلال هەیبوو و برام کاک دکتۆر شێرکۆ و کاک سعدون باسییان لەسەر کرد لە هەموو بوارەکانە با من ڕاستەوخۆ بێمە سەر ئەو بواری کە جەنابەت پێویستی پێێتی بوارە یاسایەکەی باش بەس پێشەوەی من باسی هاوکاری جەنابی مام بکەم بۆ یاسا ناسان و بۆ مافپەروەران و بۆ پرۆسەی قەزایی و دادگەری و دادوەری من لە کولیە شتێکی کولیە ئەژێڕمەوە لە کاتێکە من ئێمە چوینە زانکۆ ئیساوانی کە لەگەڵ مابوون شکر زۆرینی زۆریان ماون لە جامیعی بەغا بووین ئوستازێک دەرسی پێوتین دەرسی قانونی دەستوری پێوتین یەکەم جار کە هاتە ژووریوتیم ساڵ چەند تەلەبی کوردمان هەیە دەست بەرزکات و ئێمە ئەو ساڵە زۆر بووین عادەتمان زۆر بوو ئەچووە دەوری 35 کەسێتر کوردی هەموو ناوچەکان ئوستازەکە چەپ بوو بۆ خۆی لە کاتی خۆیان ناوی دکتۆر عەبدولستار ناجی بوو قانون دەستوری پێوتین خریجی فەرەنسا بوو پیاوێکی ئەکادیمی توانە بوو وتی من دەستان پێڵێم تەلەبە کوردەکان ئەمەوێ هەریچێکتان تەبی ئەمە قسەکەی ئەوە منەی جەرمەوە باش ئەمەوێ هەرێکتان وەکو جەلال دەرچێت مەبەستی لە مام جەلال مەستی لە مام جەلال بوو جەلال تاڵەبانی دەرچێت ئاوە ئەم قسەی بۆ کرد بۆ مەبەستی بۆ ئەو دەرچن بای باسکردین کە فکری چەند واسع و فراوانە و بۆ چوونەکانی چۆن بۆ ئەو کاتە وتی من محازرم پێوتن ئەمڕۆ محازرەیەکمەوت ئەو پرسیاری 5 محازرەی داهاتووی لێکردم پێم و جارەدان شکاکە ئەیگەی نەسەری پەلەم لێمەکە باسی مافی لەسەرکردم باسی مافی چارەنووسی میلەتانی بۆ بازەکەم ئەموت پەلەم مەکە لەسەر خۆ بە ئەم حازرێ باسی چکێ پاش 5 محازرەی کە ئاگەی نەسەری ئەمە شەهادی ئوستازێکی عەرەب بوو لە کاتێکە کە جەنابی مام خوێندکار بووە لە زانکۆ لە گولی حقوق بووە لە بەغاست بە تاکید ئەمە خەزینیشی زۆر گەورەیە کە بنیادناوە لەو کاتەوە هەتا ئیستای و دوای ئەوەی ممارەسەی قانونی و سیاست و تێکەڵبوونی حتمما ئەم کاریزما گەورەی لێ دەرچوو کە من پێم وایە وەسفکردن و کەلیمات و ئەمانە ڕەنبێکم زۆری نەتوانی حەقی خۆی پێ بدات بەڕاستی ناتوانێت حەقی خۆی باتێ بەو پیاوە گەورەیە
بەنسبەتی هاوکاری و لانجیری جەنابیمان بەتەچی خۆی پیاوێکی یاسایی بوو محامی بووە و زۆریش ئیمانی بە یاسا و سەروەری یاسا و دادگەری و دادوەری و ئەمانە بوو بەڕاستیەکەی باشترین نمونە بۆ ئەوەی کە ئەم زاتە گەورەیە ئەم سەرکردە گەورەی کورد چەند ئیمانی بە مافەکانی مرۆڤ و بە یاساناسان هەبووە لە دوای چیمیاباران و لە دوای ئەوەی کە ئەنفال پرۆسە بەدناوەکانی ئەنفال دروست بوو بە تاکید هەمومان نەزانین دیەکانی کوردستان بەرەو کاول بوون و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بەرەو پاشەکشێ ئەچوو بەهۆی ئەو زەختە زۆرەی کە حکوومەتی عێراق و چیمیا و ئەمانە کردوێ سەر هێزەکانی پێشمەرگە لەو کاتەشا پرۆسێک هاتە پێشەوە پرۆسێکی جیهانی هاتە پێشێ ئەوەی کە گۆرباشۆف پێی هەستا و منزومە ئیشتیراکی و بەرەو مافەکان کرانەوەیەک بەرەو مافەکانی مرۆڤ و بکرانەوەیەک بەرەو جیهان ڕۆیشت لە دەرەوە تەبان لە شاخ ئەو کاتە من ئەو کاتە لە سجن بووم بەڕاستی بەڵام برادرانی یاسا ناسمان لە شاخ لەگەڵ کۆمەڵی ڕۆشنبی بڕیاریاندا کە خەباتیش کە بگرنە ڕێ جۆری خەباتەکان شکلی خەباتی گەلی کورد بە شکڵی چکە بکەن پێ بەپێی ئەو خەباتی کە ئەمڕۆ لە جیهانە باوێتی باسی مافەکانی مرۆڤ و باسی مافی چاری خۆنووسین کۆمەڵی یاساناس کۆبوونەوە بە ئاگاداربوونی بەڕێز مام جەلال و بە پشتگیری بەڕێزیشی لە شاخ لە نۆکان تەبان ئەو گروپە ئیسا زۆریان ماون عادەتی چ کەمیان نەبێ ئەوانە کاک فارۆ جەمیل بووە کە حەمید بڵباس بخوا ئافریکا کاک محەممەد قەرەداخی بووە لە بەری کوردستانی تێکەڵێکیان کردو بەبێ جۆدانە ئەوەی کە مامجار داوای کرد بێ جۆدانە ئەوەی کە ئەم ڕێکخراوە ڕێکخراوێکی سەربەلایانی بێ لە برادرانی پارتی کاک تۆفیق و کەریم سنجاری و چێ و ئەمانی تیابوو لە برادرانی حیزبی شیوعی کاک هادی کاکاوە مەحمودی تیابوو گروپی بوون تقریبا دەوری نزیک 25 کەسێک بوون مؤتەمەرێکی تاسیسیان گرتووە مام جەلال بە سەرۆکاتی وەفدێکی یەکێتی خۆی دێتە مؤتەمەرەکە و پیرۆزبایی لەواکەت پشتگیری خۆی لەو کاتە چیمیابارانە ئەنفالە شۆڕشی گەلی کورد بەرەو پاشەکشێ ڕۆیشتووە زەختێکی زۆری دەولی داخلی ئیقلیمی لەسەر عێراقە شەڕ لەسەر کوردستانە فکری بەڕێز مام جەلال لەسەر دروستبوونی ڕێکخراوێک بێ کە پێی وترێ ڕێکخراوی ماف پەروەران حقوقین بۆ ئەوەی لەم ڕێگایەوە بتوانن یاساناسەکان خەباتی پاراستنی مافیەکانی مرۆڤ بە عالم بگەێنن چیما بارانی کراوە ئەنفال کراوە داوا بکەن لەسەر ئەو پرۆسە جیهانی کە ئیستا ئەڕوا بڕێەوە داوا لە مەحفەلە دەولەکان بکرێ بڵن کاکە لەم ڕێکخراوە ئەم یاساناسانە داوای مافەکانی گەلی کوورد دەکەن ڕاستە ئەمە خەباتی چەکداری لەلایەک ئەم خەباتە مەدەنیەش کە مام جەلال هەردووچانی تەنسیق پێکردووە لەسەر یەک مستەوە ئەوە زۆر گرنگە پیاوێک زاتێک سەرکردەیەک لە قومەی شەڕ و لە قومەی ئەوەی کەوا شۆڕژ لەژێر زەختێکی زۆری هێزەکانی ئەو سای عێراقەیە مام جەلال داوای خەباتی مەدەنیشکا لەگەڵ خەباتی شۆڕژێریە مام جەلال یادی بەخێر بێ خۆی بە سەرۆکاتی وەفدێک ئەچێتە مؤتەمەرەکە و پیرۆزباییژەکا و هاوکاریش پێشکەشەکا و داعمیژەکا و دواتریش لە برادانی سۆشیالیست کاک ڕسوڵ مامەندی لەگەڵابێ ئەو ژەچێ بە وەفدێک و وا بزانم ملازم کەریمی ژەچێ وەکو پاسۆک بۆ دامی هینەکە دواتر ئەم ڕێکخراوە وا هاوکاریانەکەن لە کاتی شۆڕشە ئاخر زۆر گرنگە ئەمە تۆ لە شاخەکانی کوردستان نابی و تەزیق بیت و حەسان کرابیت و دێ نەمابێ مجلەیەک دەرەکەن گۆڤارێک بە ناوی تەرازۆ باس لە مافەکانی گەلی کورد و مافی مرۆڤ و پاراستنی مافەکانی کوردەکە دەبێ ئەمە ئەو مەسئلەی ئەڕوا هەتایەتر کۆمەڵی برادەرەکان ئەڕۆنە دەرەوەی وڵات و دواتر ئەوێ بەڕاپەڕین لەو کاتە تەبی کە باسیەکەن من برادەکان کە لێون باسییانە کرد ئەیانود مام جەلال تەئەکیدی لەسەرەوە کرد کە ئەبێ گۆڤار دەرچێ ئەبێ باسی یاسا بکرێ ئەبێ باسی مافەکانی مرۆڤ کرێ زۆر باش ناکری هیچ شتێک بەبێ پاراستنی مافەکانی مرۆڤ حتا تەعاملیان لەگەڵ خەڵکەکانە هاوکاریی زۆر بەجێی کردوون مام جەلال ئەمە بەشی زۆر باشە من حەزەکەم بابەتی دوای دروستبوونی حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان و ڕێچکەگرتنی دادگاکان و ئەمانش باسی لێ بکەم زانین سەرۆک مام جەلال چۆن ڕۆڵی هەبووە بە تایبەتی کاتێک کە سەرۆکی هەرێم بۆ یەکەم دادوەری ژن
سەرۆک مام جەلال پشتیوانی دەکا و بڕیاری ئەنگلیەدا دادوەرێکی ژن هەبێ ڕاستەوە. کە پێشەوە بە جۆرێک لە جۆرەکان نەشاز بۆ لە ناو مجتەمع و بابەتە یاسایەکانە کە ژنێک بێ بە هەل لە عێراق دادوەر. باشە سپاس دەکەمە گەڕێم وڵات کاک سعدون باست لەوە کرد کە سەرۆک مام جەلال خۆی یعنی ڕاستەوخۆ پشتیوان و هاوکار بووە و ڕۆڵی هەبووە لە بەرەو پێشبردننی چاپخانەکان دەمەوێت باسی ڕۆڵی سەرۆک مام جەلال بکەیت لە پێشخستنی فکر و گەیاندنی ئایدۆلۆژیی یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردایەتی بە هەم بە ڕێخستن و بە شانەکانی یەکێتی هەم بە کۆمەڵگەی کوردەواری لەو سەردەمەدا ڕەنگە قرس بوو بێتەوە بۆ هەر تاکێکی کۆمەڵگە باز لە فکرە چەپەکان بکەی لەو سەردەمەدا یەکێتی مام جەلال و یەکێتی بەگشتی چۆن کاری لەسەرەما کرد چۆن ڕۆڵی هەبوو مام جەلال لە گەیاندنی فکر مام جەلال یادی بەخێر هەموو هەفتەیەک ینی هەفتانە کۆبوونێک بەردەستگای ڕاگەیاندنە کرد بە چاپخانەوە بە ئیزاعەوە بە هەموو کادرەکان نووسەر و تەنانەت هونەری فەنی مەسەڵەن تاپێت و هەمومانی کۆ کردەوە و بە باسی سیاسی دەوریە کرد باسی گۆڕانەکانی هەرێمی ئەکرد باسی ینی ئاراستەکردنی شۆڕش و مافەڕەوەکانی ملەتی کورتۆن بەدە هەموو هەفتێک ینی ئەو وەکو محازەرێکیدا وەکو قسەی عامێ کرد ئەمجا دەرگای مناقەشە و حیوارات و شتوای چێکردنەوە یەکەی ئێمە ئەیناسی ئەزانی ئەمە ئیشی چییە ئەمە چیەکە ئەمە وە تەوجیهاتی وەختی هەبواە بە یەکەیەکەیدا و نەختی نەبواە بە هەنێ کرد بە ئەو احتیمامە بێجگە لە ئەوە مەسەن ئێمە چاپ ئاهات بە تایبەت ئاهات بۆ چاپخانە ئاهات سەیری جیهازەکانێکن سەیر نقستانێکن من دوو جار ینی بۆ تەطویری جیهاز ئەیوت راپۆرتم بۆ بنووسە چۆن ئەم دەستگایە تەطویر بکەین مەسەن وتمە خۆزگە و ئۆفسێتمانەوێ مانگی پێ نەچووە ئۆفسێت لە وەختە نازانم بەڕاستی هەتاوە وتمان لە ڕێگەی کۆمەڵی هینامان ئۆفسێتێکی متتەوەر ینی وەرەقەی ئاثری دەرەکرد لە سەعاتێک 10,000 نسخەی 10,000 طبعان لە سەعاتێکی کرد ئەو جهازەکە زۆر متتەوەر بوو کە ئێمە ئیتر فەنی ئۆتومان نەبوو کە ئەم جهازە بخێش فەنیەک لە شوێنێک تر هێنا ئەو بۆ فەنیش نەکەوتە ئیش ئیتر خۆمان ینی ئەوەنە حەزمان لێ بوو جهازەکان بوو خۆمان کەتۆلەکانمان دەرکەن لەگەڵ دوسێ بەرگەی خوێنەواری ئینگلیزی باشمان هەبوو کاکەروان کاکڕەوە ئاتێک تەرجمەی کەتۆلەکانمان کرد خۆمان لە بیرمان کە یەکەم نسخەی جەریدەی ڕێبازی نوێ وەختە بوو کەم نسخە بە ئۆفسێتەکە تەبمان کرد بردم بۆی بۆ خەڵاتچۆلان بۆ یاخسەمان عەفوو خۆم بردم بۆی وتی ئەمە چییە؟ وتی ئەمەنی شوێ لە شار هێناوتەرەوەتم وتی چۆن هێنان چۆن تو مەڵام مام جەرەمەم ئۆفسێتەکەی کە دوو بەرنان ئەیوت تو ئێوە یەکەم هەن تەبعەکەن خۆت ئەبیت تەلیفۆن بکردە خۆم ئاهاتم بۆ چاپخانە یعنی ئیتر ئەوەنە دڵی پێ خۆش بوو ئەوەنە هەنیە کرد خۆی زوو نووسینە نرد بۆ طبعاً هیچ ینی نووسراوی خۆی نووسین بەردەوام ینی زۆربەی جێ مەسەن ئەلشەرارە بە عەرەبی بوو تقریبا لە سەدا 60 نووسینی خۆی بوو هەموو بوارەکانی نووسی بێجگە لە ئەوەی احتیمالە کەم خەڵک ئەوە بزانە نەوە هەمە هەنگیک هەبوو بین خۆی و بەرەحمەت بێکاک نەوشومان من خۆم بینی و ماهاتۆ بنە ئەنوانەکە بە کوردی نووسێتی بە مام جەلال نووسێتی بە کوردی مەتنەکەی بە کاکنەوشوان تەواو بکە والعکس ئەنوانەکە بە عەرەبی کاکنەوشوان نووسێتی مەتنەکە مام جەلال نووسێتی یعنی هەمووی خۆی سەرپرشتیە کرد بە تەفاسیل من یەک شتێکرد بۆ لە ڕاگەی فەنیەوە منازەمان لە خۆمە من تەسمیم مەکرد ئەنەکە ڕاستە مەسئول چاپخانەکە بەڵام من مەسئولی بەشی تەسمیم خۆم تەسمیم جێدە ئارمێکم هێنا بوو هەموو سەربوتارێک سەرێنێک ئارمێکدانە هەباییکردن بوارەوەتی ساڵ من ئەمە چییە ئەمە داینەی دێرە وتمە ئەمە هەموو جێدەکان تیکوا هەموو جێدەکان وتمە
وتی تا بۆم بێنە چوم جەریدەی جمهوری و سەورە بوو وتی سعدون ئەم لە خۆت ناکەی لاسەی جمهوری و سەورەکەی خۆی دەستی برد یەک مەجموعەی جەریدەی لوبنانی و ئۆربی دەرگوت یەکێکم بۆ بدزرەوە ئەوەی تیا ئاڕمی پێوە بێ یعنی ئاگەی لە هەموو تەفاسیلی وردی چاپخانە و نووسین و ئەن ڕاستەکەی دەست خۆش سپاس کاک دکتۆر شێرکۆ ئەوەی کە باسمان کرد یعنی ڕۆچوونی سەرۆک مام جەلال ئەوەی کە پێشتر وتت بۆ وشەسازی بۆ ناوەڕۆکی نووسین و تەنانەت زۆر جار دەوترێت سەرۆک مام جەلال خۆی هەواڵیشی داڕشتۆتەوە هەمە چەند نردوێتی بۆ کوردستانی ینی خۆی هەواڵەکەی داڕشتۆتەوە هەم بۆی ببێ بە جۆرێک لە ئەوەی کە بە دوای ئەوە بە هەمان شێوە کار بکرێت بۆ تێگەیشتی زیاتر کاک دکتۆر دەگەینە سەردەمی ڕاپەڕین تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی نوێ دەستگا ڕاگەاندەکانی یەکێتی فراوان دەبن احتیمامی مام جەلال هەر دەمێنێتەوە بەو جۆرە احتیمامی مام جەلال تا لە حەزەی نەخۆشکەوتنیشی ئەو کاتێک کە سەر و کۆماریشە لە بەغدا خولی دووەمیشە ڕۆژانە کوردستانی نوێ پێگەیشتووە ڕۆژانە سیارەیەک خاص ئەم ڕۆژنامەی ئەبا بۆ بەغدا ئەمە ئەیشی ئەو بۆ ئەوێش مەجموعەیەک بۆ بیستوێتی بگاتە خەڵکی تریشت خۆی وتوێتی بۆ ئەو بۆ ئەوی بنێت بەردەوام مام جەلال کە ئیعلام بە شێوەیەکی گشتی و لە ناویشا کوردستانی نوێ ینی وەکو چۆنەڵی مناڵێکی و تەعاملی مناڵێکی لەگەڵا کات جگەرگۆشەیەک چەندین جار لە ئێمە لەسەر بەکارهێنانی وشەیەک بچووکترین وشە کە نووسرا بێت دە شوێنێک کە ڕەنگە تێپەڕی بەسەر ئێمە لەسەر ئەوە تووڕە بووە تەنانەت کوردستانی نوێ کتێبێکی دەرکرد لەسەر ئەو تارانی کە مام جەلال نووسی بووی بەسەر شتیوا ئەکەن ئەزی تیا شەرمەزار چەندین جار لە کۆبوونەوەیە ئەو شتانی لەگەڵا کردوین سەرزەنشتی کردوین بەڵام سەرزەنشتەکە بەمانایەوە نەبوو بچشێنێ بەمانای ئەوە بە تۆ لە پیشەیەکای لە کارێکای ئەبێ زۆر وریابیت کاک دکتۆر قسەش دەکەی حەزەکەم ئەمە شتێکەڵ بکەی ئەو دەستگایانە دەستگای یەکێتی نیشتیمانی کوردستان بوونە بە کادری یەکێتی و بە پارەی یەکێتی فراوان بوونە یان کاریان کردووە بەڵام مام جەلال ڕێیداوە خەڵکی تر تەنانەت دژ بە یەکێتی دژ بە حکوومەتەکە لەو دەستگایانە قسە بکەن بنووسن ئەوەیە مەسەرەن کاڵی باز لە ئازادی مام جەلالەکەی بە مانای ئەوە نیە بەس قسە بێت پشتیوانی قسە بێت مام جەلال خۆی کەوادری حزبی کە بۆ سەرکردەیەک ڕەنگە ئەمە زۆر کەم هەبێت ئەم حاڵەت خۆی ئەیوت من ئەبێت ئەم ڕکاتین کۆبن تۆ قسەی زبرم لەگەڵکە شتم پێ بڵێن بە مانای ئەوەی کە خۆی ئەو دەرگای بۆ ئەکردو چ جای ئەوەی کە بەسەرن لە کوردستانی نوێ یا لە کەناڵەکانی تر یا لە تەلەڤیزیۆن ڕۆژێک ڕۆژان هەستت بە سانسۆر نەکردو چێت بێت هێناوتە تەنها ئەو شتانە نەبێت کە پەیوەستە بە مەسائیلی ئاینی و مەسائیلی شیرازەی کۆمەڵە تەشهیر لەگەڵ ئەو شتانە نەبوو بەڵام ئەو لەگەڵ ئەوە بوو هەر کەسێک ئازادە لەوەی کە بیر بۆ چوونی خۆی دەربڕێت وتارتان بۆ نووسێت وتارە نووسن چاوپێکەوتنی لەگەڵەکەن بە پێچوانەوە ئەو لە بەجای میدیایە سەرزەنشتی ئەوەیە کرد کە ئێمە هەندێک جار ڕسمی ئەو دابەزێنی زۆر ڕسمی بڵاوکەینەوە بۆ زۆر پەستە بجارێک لە کۆبوونەوە کاوتێری ئێوە شوورەی ناکەن مام جەلال بە کاڵی مام جەلال بە کوڵای مام جەلال بە برژای مەسەن ڕسمەکانەوەنی ئەو هەموو جەریدەی هێنابوو ئەوت بەس ئەمە تاکەی ئێوە بەم جۆرشتا شتێک کە پەیوەست بێت بۆ یەک بۆ نمونە ئەمە ڕێنمایەتی ئەمە ڕێنمایەتی کە چوار سێ لاپەڕێ لە 2001 کە نوسخەی هەبوو ئەندا مەکتەب بوون و هی بۆ ئامۆژگاری و ڕێنمایەکان لە کۆبوونەوەی مەکتەبی ئەعلام و ئامۆژگاری و ڕێنمانەیەکێک لەوانە کە تەرکیزی لەسەر کرد بوو تەنانەت ئێوە چاوتان لەوە نەبێت کە خەبەری فلان مەسئول بڵاوکەن و یا شان و باڵی فلانە هینەکەن ئێوە چاوتان لەوێ بێت کە دیاردەیەکی کۆمەڵاتی هەیە کێشەیەکی کۆمەڵاتی هەیە سیاسەتی خانوە قوڕەکان بچن تەرکیزتان لەسەر ئەوە بێت ئەگەر بتانێت بن بە سەحەفی ناودار بە سەحەفیە کە ناوبانگ دەرکەن بەو شتانە ناوبانگ دەرەکەن نەک بۆی کە بڵێن بە ستایشی ئەو بکەن و هەواڵی ئەو بکەن و ئەم بکەن لەبەرەوە مام جەلال کە ئەو ڕێنمایی و ئامۆژگاریانەی کە هەبوو بە فعلیش لە کۆبوونەوەکانە ئەو دەرگای کردبووە بۆ ڕەخنەگرتن زۆر باش قسە ئەکرا بە ئازادی ئەویش وەڵامی خۆی هەبوو وەڵامی ئەدایتەوە بەڵام لەوەی کە هەندێک شت هەبوو کە بەلای مام جەلالەوە هێڵی سوور بوو بابەتی ئەوە بوو کە تۆ بەسەرەن دژاهەتیەک بکەیت یا نەفەسێک لە نەفەسی تەکەتولات لە ناو لە هەر لە مەجالێکە لە هەر مەجال بۆ نمونە لە زانکۆ یەکێک لەو داردانەی کە پێی ناخۆش بوو ئەیوت بە هیچ جۆرێک نابێت سیاست بێتە ناو زانکۆ حرەمی زانکۆ حرەمێکی تایبەتی خۆی هەیە ئەبێت ئەو خصوصیت و تایبەتمەندەتی هەبێت کە هەندێک جار چەند نمونەیەکی شەبوو کە کێشە دروست بوو لەسەر ئەوەی کە نابێت هیچ سیاست مەدارێک بێتە ناو زانکۆ لێ بە شێوەیەک لە شێوەکان مەبەستی ئەو چی بوو هەر شوێن و هەر پێگەیەک ئەبێت ئەو
پارێزبندی خۆی یا ئەو قوچیەتی خۆی بپارێزێت میدیایە بواری دادگایە بواری ڕووناکبیریە بۆیە ئەم ڕێنمایانەی مامجلال ئەو بەرچاوڕوونیانی مامجلال هەر بە قسە نەبووە هەر بە دروشم نەبوو بە فعلیکە ئەوەی کاک فەیدیش باسی کرد لەسەر مەسلەی سەگوەڕ کە لە شاخ بۆ لە شاریش لە دوای ڕاپەڕی چەندین کتێبی تر دەرچوو بۆ نمونە کتێبەکەی فەرهاد پیرباڵ کە خەڵایەکی گەوری لەسەر دروستکرا هانایان بۆ مامجلال بردەوە مامجلال ئەم کتێب بە وایە سوکاتیە و باکتەوە چی کردووە کتێبی نووسی و جوابی بنەوە بە کتێب هەمیشە ئەوە مامجلال مەبدەئی بووە کەسێک لەسەر خۆشی لەسەر خودی مامجلالیشی نووسی بێت بەو شێوەیە نەبووە کە بڵێ بڕۆن بەڕقەوە جوای بنەوە یا خۆی بێوە جوای باتەوە ئەڵێ بابی نووسێت ئازادە ئەگەر وەڵامێک دێتەوە وەڵامی بدەنەوە من یەک نمونەی مێژوویە کە ئەمە نمونەیەکە بۆ ڕۆژگاری ئێمە هەواڵان یەکێک لە هەواڵانی گۆڕان وتارێکی توندی لەسەر مامجلال نووسی بڕیادرا کە ئەبێت ڕەدی بدرێتەوە ڕەدی چێ بدرێتەوە ڕەدی کاکنۆشیوە ئەو قسانی کە یەکەم شاهدەکانیشی ماوە ئێمەش بەڕاستی دەستبردن بۆ ئەو شتە قسەکردن لەسەر کاکنۆشیروان و ڕەدی کاکنۆشیروان بەعلی شتێکی ئاسان نییە بە هەموو کەس ناکرێت بیرمان لەوە کردەوە کە ئەبێ ئۆکەی مامجلال هەبێت لەسەرەوە مامجلال سەر و کۆمارە کاتە مەسئولی مەکتەبی ئەعلام کاک ئازاد بوو چوو بۆ بەغا بۆ لای مامجلال بۆ ئەوەی ئەو مۆزوعی لەگەڵ یەکلا کاتە مامجاوتمی بۆ هیچ کەسێک تان نییە بۆ هیچ کەسێک نییە وەڵامی نەوشیروان مستەفا بداتەوە ئەگەر شتێکە بێ خۆمەی دەمەوە یعنی تێڕوانینی مامجلال تێڕوانینێکی هاکەزایی نەبوو بڵێ هەر شتەکان بە شێوەیەک لە شێوەکان پەرچەکردار بێت ئەندیبەکان چوو سجن بکرێ دایان نمونەی تر هەیە لە شار لە شار دایان نمونەی تر هەیە بۆیە ئەو فەزایی کە ئەو بۆ مەسەلەی ئازادی هەی بوو قەناعەت بوو دروشم نەبوو قەناعەتی بە ئازادی هەبوو دەست خۆشکاک دکتۆر تەنانەت لە دروستکردنی پارکی ئازادی من بیرمە هەر کەناڵی ئاسمانی گەلی کوردستان کرایەوە هەر لەم هۆڵەیە کەسە شوێنێکی گەورەیە تەعاان بینەر ئێرە نابینێ سەرۆک مامجلال لە بەشی سەرەوە دانیشت بوو سەرەتای قسەکانیەوە بوو متی من پارکی ئازادی سەکۆی ئازادیم تیاداناوە بۆی بە ئازادی قسە بە من بڵێن اینجا بە خەڵکی تریش کاک عومەر دێنە سەردەمی شار پێویستە یاسا سەروەر بێ پێویستە دەستگاکان بە موئەسسەساتی بکرێن پێویستە مافپەروەران بزانن چۆن کارەکەن و پشتیوانی بکرێن لەوەی کە بیرکردنەوەی شاخ و سەردەمی شۆڕژێڕی دوای ڕاپەڕین ئیتر کۆتایی پێدێت بەو میکانیزمە بۆ سیستمە کار لەگەڵ دیاردە کۆمەڵایەتی و ڕووداوەکانی ناو کۆمەڵگە بکرێت پێویستە یاسا سەروەر بێ مامجلال بۆ ئەمە چی ئەکات مامجلال وەکو باسمان لەسەر کرد جەنابی مامجلال خۆی پیاوێکی یاساناز بوو یاسایی بوو زۆر پشت و پەنای هەموو یاسایەکانیە کرد کە هاتنی کە ڕاپەڕین دروست بوو ئەو ڕێکخراوی کە لە شاخ دروست کرابوو پارێزگاری لە مافەکانی مرۆڤ و مافی مافپەروەران و دیاز سەروەری یاسا بکە ئێمە چوینە لای من چوومە لای بیزات بەهۆی برادرێک و نامەیەکی داینێ کە بچینە لای جەنابی مامجلال ئەمانەوە ڕێکخراوەکەی مافپەروەران دروستکەینەوە بڕوات ببێت ئەمەندەی پێخۆش و مامجلاوتی من یەک داوە لە تۆکەم عومەر پێویستە ئێوە ببنە نمونە بۆ هەموو خاوەن پیشەکان خوان لە ڕێکخراوەیە ڕێکخەنەوە هاوکارێکی زۆری بۆ پێشکەشکردنی وتی مادی معنەوی چیتان ئەوێ مامی خۆتان لەگەڵتانە بڕۆن ڕێکخراوی مافەران دروستکەن سندیکای پارێزان بۆ خۆتان دروستکەن خۆتان ڕێکخەنەوە لە ڕێکخراوەکانە یاسا سەروەر بێت لەگەڵ حاکمەکانە چوین جارێکیکە سەردانمان کرد تەبێی کۆبوونەوەیمان لەگەڵا کرد ڕێنمایی زۆر جوانی لەسەر یاسا دەرکرد ڕێنمای تەشجیعێکی زۆر جوانی هەموو ستافی مەحکەمە بە مافەروەر ینی مۆزەفی حقوقی و محامی و حاکم تێکەڵمان کرد بچوونە لای کاک عومەر هەبووە پشتگیری لە حاکمێک مافەروەرێک پارێزەرێک دادگایەک بکە بەرامبەر بە بەرپرسێک یعنی بەرپرسێک ویست بێتی سنووری یاسا تێپەڕێنێ و سەرۆک مامجلال ڕێی لێگرت بێ من خۆم چوومە خزمەتی ئەو کاتە داوام کردوتم ئێمە وەکو پارێزەران ئەچنە دائیرەکانیان ئەچنە زۆر شوێن لەوانێ هەندێک ئەرقەلان بۆ دروست بکەن مامجلال تەعمیمیشی دەرکە لە پارێزەر ئازادە جانتاکەشی تەفتیش ناکرێ نابێت سەرە بگرێ ئەچێتە دائیرەکان چکە من نوێنەری خەڵکە ئیشی خۆینە ئیشی خەڵکی پێ ئەمە بێ لەوەی کە جەنابی مامجلال داوای لە حاکمەکان کرد کە هیچ کەسێک بۆی نییە دەسەڵاتی بەسەر ئێوە بشێت تەنیا یاسانە بێت هەر کێشەیەکیشتان هەیە دەرگایەتی دەرگای مام کراوەیە لێرە وەرن بۆ لای من مامجلال لەو بوارە بەڕاستی پیاوێکی یاساناس بوو بەڕاستی پیاوێکی دادپەروەر بوو بەبێ جۆردانی هیچ لایەنێک بەبێ جۆردانی هیچ کەسێک
من شتێکی مام جەلال لە جێڕمەوە بانی کردم کە ڕەتێکیان یادی بەخێوتی ئەمە چییە نووسراوە لە جەریدە شتێک دابەزی بوو وازانم هاوڵات هین بوو هاوڵاتی بوو ئەوە چییە دابەزیەوە کابراایە گلەی لە محکەمە هەیە ئەڵێ 4 ساڵە من لە ژوورەوەم و متهەمیش نیم و حکم دراوم و بە سژنی موعەبەت ڕۆڵە سێریشی ئەوە بکە و بزانێت چییە میش سێرێکم کردم وڵی جنایی مامجل ئەم کابراشی جوان نووسی و بەڵام بێ بگەڕین و سەر ئیزبارەکەی بزانین بۆچی حکم بووە لە پێناوی چیا حکم بووە گەڕین و سەر ئیزبارەکەی بەڕاستی من چوومەوە خزمەتی وتم وا حکم بۆ ئەمانە ئەم حکومە پێ ناچێت لەوەچێ بە غەڵەت ڕۆشت بێ محکەمەی تجاری محکەمە خۆ ئینسان حاکمەکانیش ئینسانن بەشەرن ینی قابل لە غەڵەت بکەن تاوی جنابی مامجلال ئیتر من هاتمەوە بۆ سلێمانی ئاگام لە هیچ نەبوو دای بە هەیەی دیعای عامتی دراسێکی و قەزێ بکەن و محکەمەی تەمیز دراسیکەن دراسەیەکی کرا بە شەرتێ مامجلال نازانێت چییە ناوی چییە سەر بە کوێیە کوڕی چییە لە چوا حکم ئەوەی کە سژن کرا هیچ ئیلا هەتا ئەم دقیقەیەش ڕەمبەر تاور کاتێک کە ماویشە مامجلال نەیزانێ و چێ و چێ نییە دوایی بڕیاری چەند دەرکی محکەمەی تەمیزیان ئەو حکومە غەڵەتە بەسە هەویەک دەرچوو بەسەر ئەم کابرایە بە حکومێکی موعەبەت جەنابی مامجلال بڕیاری داوەتی کاکە تەدەخولی تیا بکەن ماف فەروەران حقوقەکان نابێت ئەمە مافی ئینسانە نابێت پێشێل بکرێ تەسەور کە مامجلال بوو بە هۆکاری ئەوەی کە یاسا بگەرێتەوە سەر مەجراکەی خۆی و کابرا هێنرایەوە و محاکەمەیە کرا و دوای هەموودا کۆکردنەوەی هەموو دەلیل و شایەتەکان لەسەری جارێکی کە محکەمە ئازادی کرد مامجلال پشتیوانێکی زۆر گەورەی ئێمە بوو لە بواری یاسا مامجلال قەت کەڕەتێک ئێمە کە چوبینە تەلای من زۆرتر ئەچوو مەلای بەهۆیەوە من دوای کاک حەمی سکرتێری مافپەروەران بووم و مؤسسی سندیکای پارێزەرا من دوای دوو ئیداری کە لێرە خوب خۆمان دروستمان کرد زۆرە چوونی لای مامجلال هەموو هاوکارێکی پێشکەشە کردین حتا یەکێ لەو هاوکاریانە بڕاتان ببێ مامجلال بۆ مافپەروەرەکان ینی کاڵم مافپەروەر ینی مۆزەفی حقوقی ینی ئەو حقوقی کە لە دام و دەستگاکانی دەوڵەتە ئیژەکان نەک مەحامی بڕوات ببێت لە کاتی هەرە ئەزەمەکە مامجلال مخەسەساتێکی میهەنی بۆ بڕینەوەتی بۆ ئەوەی ئەو حقوقیانە بتوان کارەکانیان زۆر بەڕێک و پێچی و بە عەدالەت و بەبێ ئەوی پێویستیان بە هیچ کەسێک بێت مخەساتێکی بۆ بڕینەوە بۆ هیچ فێئیچکەی نەبڕیوە بۆ ئەوان نەبێ ئەمە هەمووی مامجلال ئەیکرد لەبەر ئەوەی کە عەدالەت دادگاکان ئیشی خەڵکی بە عەدالەت بڕابڕێەوە دوای ئەوەی کە شەڕی ناوخۆ دروست بوو ئیتر ئێمە تۆزێک پەیوەندەکانمان لەگەڵ هەولێر تەواو بەرەو کۆتایی ئەڕۆی تەنیا یەک مؤسسەما بۆ ئەویش پێوترا محکەمەی تەمیز ئەو ڕاقەبوو هەمووی لێرە بچێتە محکەمەی تەمیز عادەتەن محکەمەی تەمیزیش وەکو ئەڵێن بێدەسەڵاتترین کەس ئیتر پەنای بۆ بە هاواری وەباڵە کاکەم قەرارە وایە وانیە و فریام کەوت طبعا ئەو ئەوراقانە کە چۆ محکەمەی تەمیز سی سلەیمانی و طبعا ئێمە هەر ئەو کاتە هەڵەبجە نەبوو بە پارێزگا بەڵام محاکمی تیا بوو گەرمیان محکەمەی تیا بوو کەلار محکەمەی تیا بوو ئەوراقانمان کە ئەچووە ئەوێ بەڕاستی زۆر تەخیرە بوو لە لای برادرانی محکەمەی تەمیزی هەولێر ئەو کاتە کاک ڕەشید عەبدولقادر بەڕەحمەت بێ ڕئیسی محکەمەی تەمیز بوو قار جەباریش وەزیری عادل بوو طبعا ئەمە بووە گلەی و گازندە ئێمەش گلەی و گازندەکان ئەهێنا بۆ ئێمە ڕێکخراوین محامەکان و حقوقەکان بەڕاستی منیش هەڵم گرت چوین بۆ لای جەنابی مامجلال وتمان ئێمە شتێکی وهامان هەیە و گروپێکمان دروست کرد چوینە لای و وتمان شتێکی وا هەیە ئەمە شتێکی باش نیە وتی بچن ڕێبکەون لەگەڵیانە بزانن چیتان بۆکەن بەڵام چیان پێوتن بە عەدالەت بۆ منی بێننەوە ڕێک کاوڕێک هەچێکیان وت وەڵحاڵ من ئەو کەن ناچوومە هەولێر دووسێ برادەری ترمان هەیە کاک سەفەت و کاک مستەفا عەسکەری خوا عافیەکە چوونە ئەوێ بەڵام هاتنەوە بە دەستی بەتاڵ هیچ نەکرابوو چوینەوە لای جەنابی مامجلالمان هیچ نەکراوە مامجلاوتی عومەر ئێمە ئەبێ هاوکاری خەڵک بین چکە ئەو داوانی کە چێتە محکەمەی تەمیز ئەگەر نەگەڕێتەوە هیچ وجودی نییە داواکانمان ئەمایەوە بە 6 مانگ بە 8 مانگ بە 10 مانگ دواتریش محکەمەی دەڤەری ئێمە ئیهمال کرابوو ینی بڕوات ببێ پێویستمان بە قەرتاسیە بوو قەرتاسیە نەبوو وەرەق نەبوو ئێمە ئەچوین داوامان لە جەنابی مامە کرد هاوکاریە کردین و بۆ محکەمە و بۆچی ئەمانە ناچار لە پێناوی بەرژەوەندی خەڵکە ڕۆژێک جەنابی مامجلال ناردی بە دوامانە من چوم کاک مستەفا بوو محەممەد سادق بوو کاقوباری جەلیزادە بوو گروپێکمان پێکەوەنا لەگەڵ جەمال غەمباروان چوینە لای تی محکەمەیەکی تەمیزە بێت تەشکیلکەین لێرە محکەمەی تەمیزێکی تەشکیلکرد لە پێناوی من لە پێناوی ئەوە دروستی ناکەین کە دوو جیهازی قەزا هەبێت لە پێناوی ئەوە دروستیەکەین کە بەرژەوەندی خەڵکی
داما و نابێت تاخیر بێ پێویستە ئیشی لەسەر بکرێت. زۆر باش. ئێمە لە سلەیمانی حاکممان زۆر کەم بوو بەڕاستی، محققمان زۆر کەم بوو، معاون قەزائیمان زۆر کەم بوو بۆمان تەعین ناکرا بەڕاستی، چونکە ئەو کاتە ئەبوو هەموو تەعینەکان لە بچێتە وەزارەتی عەدلی هەولێر لەوێشەوە بچێتە محکەمەی تەمیز. ئەو ساوەکو ئیسان نەبوو کە مەجلیسی قەزا مستەقیل بێ، وەزیری عەدل هەموو دەسەڵاتەکان لای ئەو بوون. ئێمە نەڕەزایەکمان دەبڕێتمان جەنابی مام جەلال محکەمەکانمان کورتی بکەیتەوە کاک عومەر، سپاس دەکەم لەبەرەوەی کاتی بەرنامەکە تەواو ئەبێ. سپاس دەکەم ئەگەر بە کورتی ئەوە باس بکەیت سپاس دەکەم. داوامان لێ کرد کە هاوکاریمان بکات، هاوکاری کردین بەوەی کە محکەمەی تەمیزی بۆ تەشکیل کردین، بڕیاریدا حاکم تەعین بوو لە ژنان، لە گەنجەکان، لە حقوقەکان، لە محامەکان، ئەو نەقسانمان پێپڕ کردەوە. دواتر مؤتەمەریشمان کرد، من خۆم چوم داوای هاوکاریمان لێ کرد، هاوکاری داینێ مؤتەمەرمان بۆ پارێزەران کرد، مؤتەمەرمان بۆ مافەرۆران کرد و سەرکەوتنی خۆمان بەدەستێناو بە هاوکاری جەنابی مام جەلال. سپاسانەکەم بەڕاستی، یعنی ئەگەر چەند ئەڵلقەیەکی تریشدا بنیشین قسە بکەین لەسەر هاوکاریەکانی مام تەنها بۆ ئەو سێ چینە، بۆ ئەو سێ توێژە ڕەنگە هێشتا هەر کات بەش نەکا. من سپاسانەکەم ئەرکتان کێشا بەڕێز سعدون فەیلی پێشمەرگەی دێرین و ڕێخستنی دێرین، دکتۆر شێرکۆ مەنگوڕی مامۆستای زانکۆ، کاک عومەر عەبدوڕەحمان پارێزەر، سپاسانەکەم کە بەشدار بوون. ڕوحی شاد بێ هەمیشە سەرۆک مام جەلال، و هەمیشە دەیڵینەوە مام جەلال بەلاشە جێیشتوین، بەڵام ڕوحی مام جەلال و سایی مام جەلال بەسەر هەمومانەوە هەر هەیە و هەر دەمێنێ. سپاسانەکەین کە بینێری ئەم بەرنامەیە بوون، هەر شاد بن و خواتان دەکەم.